ئەڵە مەلاکرەکارەڵە زۆر بە کورتی وەڵامیە دەمەوە کەچی 1 سەعات و 8 دقە و 5 ثانیە قسەی کرد. لە یەکی سێ بەڕێز مەلاکرێکار لە پەیجی خۆی و لە فەیسبووکەکان لە نەرویجەوە هەڵسەنگانێکی بۆ وتارەکەی من لە چوارەمین کۆنفراسی دابڕان کرد لە پێشکێکەکەی ئەڵێ زۆر بە کورتی وەڵامی دەبوو کەچی 1 سەعات و 8 دقە و 5 ثانیە قسەی کرد. هەموو وتارەکەی من 20 دقیقەیەک بوو. ئازادە من پێم خۆش بوو زۆرتر قسە بکە باقی وتارەکانیش هەڵبسەنگێنێ. زۆرش ڕاستی فەرموو کە ئەڵێ ئێمە جیاوازین، ئێمە ناکۆکین، ئێوە فەلسەفەی خۆتان هەیە، ئێمەش شەرع و دین و ڕێبازی خۆبان هەیە. حەقیقەتێکە کە نە من و نە ئەو هیچ کەسێک ناتوانین نکۆریمان لێ هەبێ. ئەوان هەبوون ئێمەش هەین و لە ململانین. ڕاستە. طبعا من هەمتوانی بە 5 دقە قسە جواب بمەوە. ئاشم توانی بە شێوەیەکی تەنز ئامێز و بە تەوس و نوکتەکردن و لەو جۆرەشتانە جواب بم. ئەشم توانی باسی هەندێک مەسائلی فکری و عقائیدی بکەم ڕەد بێ. بەڵام هەروەکوتم یعنی نامێ ئەوەش وا جواب بدەمەوە چونکە ئەوەی مەلابەختیار بووە بە کەواسووری پێش لەشکر و ئاڵاکەی بۆ هەڵگرتووە. واتە ئەو فیکرەی کە ئەو تەرحیەکە بە عەلمانیەتیەوە بە دیموکراسی و بزاوتی کۆمەڵاتی دیموکراسیەکەوە کە هەر مەبەست لێ لێدانی ئیسلامەکەیە بە بزاوتی فێمەنیزم و فێمەنیزمیشان طبعاً و هەروەها ئەوانەی ترکە ئەو تەرحیەکە دوای بە نەزەری من دوای ئیفلاسی عەسکەری دوای ئیفلاسی سیاسی کوردایەتی و ئەویش لە زمنیانایە ئەمە دێ چەکدارەکانی ئەوان پاڵی پێوەنن وردە وردە بێتە ناو شەڕ ململانەیەکی دینی کە ئامانی نییە لە کۆڵ خۆشییانیەکەنەوە. بۆیە من تەسەورەکەم ئەوانش کە ئەوانی کە قسەژەکەنەوە لە دژی ئەو کەم نین هەر لە ناوباڵەکانی یەکێتیە زۆر بوون یعنی نەوشێرە مستەفا قسەی لەسەر کردووە بەرهەم ساڵح کۆسرەت ڕەسوول کە ئەمانە دوو نائیبی جەلال تاڵەبانی بوون و ئەنجا مەحموود سەنگاوی و لاهوری شێخ جەنگی و کۆمەڵێکی تر خەڵکی تر الحاصل هەموو لەوانی کە قیادی شنوکار بەدەستن لە ناو یەکێتیا قسەیان هەر دژی مەلا بەختیار کردوت. ئەمە ئەڵێ من پێم خۆش و زیاتریش قسە بکات و باقی گوتارەکانیش هەڵبسەنگێنێ بەڵە بەتەکی طبعاً زیاتریش قسە ئەەکەین لەسەری و باقی گوتارەکانیش نازانم طبعاً ئەچم بۆ باقی گوتارەکانیان نە احتیمالیش زۆرە بچم چونکە من ئەمەوێ یەکەم جارە لەسەر عەلمانیەتەکە قسە بکەم دوای حرەکەتی دیموکراسی کە چۆن لە ئەوروپا دروست بۆ و فاشلەکە بێ بۆ وڵاتی ئێمە چونکە غەرب خۆی نایە لە دیموکراسیەکە بێ بۆ وڵاتی ئێمە یعنی چۆن فۆکۆیاما ئەڵێ پێویستە سەرمایەدارێتیەکە بنێرین بۆ وڵاتی مسلمانان بێ دیموکراسیەکەی چونکە گەر دیموکراسیەتەکەمان ڕێگا پێدا ئیسلامەکان دێنە سەر حکم لەورە قەناعەتیشی وایەوە ئەژزانەیە حیزبێکی وەکو حیزبی ڤۆڵکار لە ئەندۆنیسیا 30 ملیۆن ئەندامی هەیە. عەبدوڕەحمان وەحیدیش خەریج جامیعەی ئەزهەرە وەختێکە قیادەیە کرد. ئەگەر چی ئێمە هێشتا ئەوە بە مسلمان نازانین بە ئیتیجاهی ئیسلامی کە بڵێن بەرنامەی ئیسلام دێنێتە پێش.